مان لەگەڵ میوانەکەمان بە سوپاسەوە لە ستودیۆکەین. تەوەریەکەمان بابەتێکی جیاوازە، بابەتێکی گرنگە و هەستیاریشە لامان کاتە. تەوەریەکەمان تایبەتە بە دیاردە گەردونیەکان. بە شێوەیەکی گشتی بزانین دیاردە گەردونیەکان بۆ ساڵی 2026 بە دیاریکراوی لە ڕووی زانستیەوە چیمان پێڵێت. بابزانین پێشبینیەکان لەو بارەیەوە چییە؟ چی ڕوو ئەدات؟ باشە ئەم دیاردە گەردونیانە کاریگەری بۆ سەرلایەنی دەرونی و هەڵسوکەوتی مرۆڤ چییە؟ هەموو ئەم بابەتانە بە سوپاسەوە لەگەڵ دکتۆر حسێن ڕابی مامۆستای زانکۆ و ڕۆژنامەنووسی زانستی لە ناو ستۆدیۆ تاوتویەکەین. دکتۆر بەیانیت باش سوپاس بەخێر سپاس دەکەم مەمنون خۆش ئامادەبوونت. دکتۆر با لەوە دەست پێ بکەین دیاردە گەردونیەکان بۆ ئەم ساڵ بۆ ساڵی 2026 چیمان پێڵێت؟ باش نییە باش نییە لە چ ڕێکەوە باش نییە؟ ئەوە دیوەسە باش نەبوو دوێش و پێڕێشوانی بەهەرحاڵ نەوە سوحبەتم کرد بەس بە ئەنی بڵێن گەردون ئاساییە ویشی خۆیەکە وەکو ساڵانە ساڵ 4 دانە این ڕۆیە خۆرگیران و مانگگیران دوو خۆرگیران دوو مانگگیران ڕۆیە کە دوانیان ئێمە نبینین ئەنی لە ناوچەی ئێمانە لە شوێنێکایە بەس دوانیان بە شێوەی هی نەیبینین ئەو بە شێوەی بڵێن بەشەکی و بە شێوەی بەسانە خۆرگیرانێکی بە شێوەی ئەڵلقەیە بین دێ مانگگیرانێکی شێ بە شێوەی پارچەیە بینین بەشێکی بینی تۆزێکی بینی نبینی ئەمانە هەرجان لە مانگی هەشتا ڕۆیان ئەنی ئەم هەشتەیە کە هەیە ئەمەیە لە بڵێن نوشتی کە پەیوەندی بە گەردونەوە هەبێتی نازانین لە خۆرە چی ڕۆیە چونکە مەسەران تۆ تماشاگەم هەموو پێشبینیەکان ئەڵێن پێشبینەکان بە گشتی ئەڵێن بڵێن هەوا بڵێن زەوی گەرمە بێ زەوی گەرمە بێ ئەوەختە کە گەرم بوو تەبعاان تاسیرە دەکات سەر ئەو هەوا ئەم جۆرەشتانە بە شێوەی نەگاتی بەس بینیمان بەفربارانێکی زۆر باری ئەمە پێچوانی ئەو شتەیەکە بەس بۆچی ئەمە ڕواایە چونکە بەشێکی گرنگی ڕووداوانەکە ڕواایە بەهۆی خۆرەوەیە لەناو خۆر چۆنە خۆر بۆمبێکی نەوەوی گەوبەنی لە چرکەیەکە بە هەزاران بۆمبینەوە یا تەقێتەوە بە تەواوی ئەشواییانی بە تەواوی بڵێن هەڕەمەکیە وە کۆنتترۆلی توانانی ئەمە تاسی دەکاتە سەر بڵێن ئاوهاوا و ئەم جۆرەشتانە تاسیری چێ لەسەر ساڵ واتە ڕۆژگیران و مانگگیرانە تەزییر سەرەوە نیە ئەوە ڕۆژگیران و مانگگیرانە ئەمە بە وەکو سعاتی شەکە حەج لا نادا ینی هەیە سۆ توانین پێشبینیکەی بۆ 100 ساڵێکە باشە زۆرکە سێ تەنن مانگ زەوی خۆر باشە ئەم سێتەنە جوڵەکەیان تەواو ڕێکخراوە تا لە ئێستا تا 2 میلیارد 4 میلیارد ساڵێکە لانیکەم کە ئیتە خۆر هەمووی هەڵەلوشێ واتە ئەوەنە سابتە کاریگەری واتە بەو شێوەیە ئەمێنێتەوە تا ئەم خۆرگیران و مەگیرانە هەمووی لە کاتی خۆیان ڕوایانی تۆ توانی وەکو سعاتی چۆن نتوانانی بڵێت کە مەسەن سعاتەوە دەستەوەی بینەکەی سوورێتەوە مەشێکڵاوەسەکانی و 12 سعاتیکە مەسەن بڵێن فلان بزۆکە گوتیسە فلان بزۆکەوەنیە ئەوە کۆی دەسەر ئەوە ئەمەش وایە ئەمە ڕێک و پێک وەکو خۆی ئیشەکە ئەیبی نییە بەڵامێتر 4 ساڵی خۆرتەوە خۆر ئەو یینی تەمەنی تەواوە بێ هەموو دووروبەری هەڵەلوشێ و دوێتە نامێنێ باشە بەس بەشێک لە خەڵکی بازلەوەکەن یا خودداوانی کە توێژینەوەکەن ئەڵەن خۆر نزیکە بێتەوە گۆڕانکاری دروستەکاتوە بۆ شێوەی خۆی نام ئەوە ناوە هەیە بەسەن بڵێن خۆر نزیک بوونە خۆر نزیک نابێتەوە شتێک کە هەیە گۆشەی نێوان من بڵێن ئەمە زەویە ئەمە خۆرە ئەوە نەوەستاوە ئەوە لارە گۆشەکە ئاوایە ئەڵێ ئەم گۆشەیە بە پێی وەرزەکانە گۆڕێ مەسەڵەن لە وەرزی هاوینە گۆشەکە لە نیوەگۆی ئێمە باکوور گۆشەکە ئاوایە یعنی زۆرترین تیشکی خۆر پێیەکە بەڵام لە وەرزی زستانە ئەکسبێتەوە ئاوایە کەمترین پەیوەندی بە دوور و نزیکیەوە نیە پەیوەندی بە گۆشەوە هەیە ئەوەیە کەمترین خۆر لێدەوە بینین بڵێن لە زستان ساردە هاوین گەرمە ئەمە گۆڕێ مەسەڵەن لە بڵێن لە پاییز لە بەهارە بڵێن متعادڵ باشە دکتۆر ئەم گۆڕانکاریانی کە باست کرد کاریگەری لەسەر ژیان چییە کاریگەری لەسەر گەردون چییە لەسەر مرۆڤ چییە جگەلەوە دکتۆر من ئەمێ ئەوەش بزانم لە سەرەتای هەموو ساڵێکی نوێیە میدیاکان لە زاری فەلەک ناسەکانەوە ئەوە بڵاوەکەنەوە کە ئەم ساڵ وا ئەبێ ئەم ساڵ وا ئەبێ باشە بۆ
ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست زیاتر پێشبینیەکان بۆ ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستە بۆ نمونە فنلەند بۆ نمونە سویسرا بۆ پێشبینیەکان لەو بارەیەوە باز ناکرێت بۆ زیاتر ئەم ناوچەی ئێمە ئەگرێتەوە تۆ نبینی مەسەرەن دووسێ ڕۆژ لە سووریا چی ڕوویدا ئەنی لە پرتمان شاکەی وڵاتی نامینی لە پڕ بڵێن خۆی زانانی دوای لە عێراق چی ڕوایە چونکە داعش گەڕاوەتەوە سەر سنوورەکان یەکە چۆنە یعنی ئەمە ناوچەکەی ئەمە ئەکوڵێ بۆ ڕووداوی بەردەوام کارەساتی جان کاریگەری لەسەر بەڵێ کارەساتی گەورە گەورە بۆ منتەقی ئێمە چییە؟ بە شێوەی مێژووی و جۆغرافی ئەم منچی ئێمە کاتە چۆن پێشبین بیکەی بۆ شوێنی سروشتیە دکتۆر هەرچێ بڵێ ڕاستە لێرە شوێنی بەرکەوتنی شەرق و غەربە ئەنی دوو کولتوری جیاواز لە قەدیمە شوێنی بەرکەوتنی بڵێن ئەمپراتۆری زەردەشتی و ئەمپراتۆری مەسیحی بوو ئێستەکانی شوێنی بەرکەوتنی بڵێن دوو کولتور ینی بڵێن کولتورێکی کە ئێمەین ینی بەشێکی زۆری بڵێن ئەم هەموو ئایدۆلۆژی سیر و سەمرانەکە لە منتەقەی ئێمە دەرەکەوێ ئەم داعشی و نازانم سەلەفی و ئیخوانی و تەنانەت چەپ و هەموو ئەمان لە منتەقەی ئێمە دەرەکەون بۆچی چونکە بارودۆخەکە بە شێوازێکە پێی بەرکەوتنی ئەم دوانەیە فەزایە دروستەکە کە ئەمانە بڵێن سەر دەربێنن و ئەوەیە خەڵکەکەوێتە نیگەرانی و قەلەقیەوە ئێستەکانی ئێمەش کۆمە هەومان کۆمەڵێ سکیمامان لەگەڵایە یان بڵێن تارماییمان لەگەڵایە بەپێی بڵێن یۆنگ بەپێی جفری یۆنگ ئێمە هەژدە دانە سکیمامانەکەم هەژدە سکیمە لە مناڵیەوە دەوتیامانە دروستە بێ مەسەرەن ئیتر ئەمە لە ئەکەونە کار یعنی چونکە بارودۆخەکە ناجێگیرە ئەکەونە کار ئیتر ئەنواعی ڕەشببینی و گەشتبینی و چزانم ئەم شتانە دێتە ئاراوە ئەمە هۆکارەکەی ئەوەیە ناجێگیری ئەم منتەقە تۆ مناڵێکە خێزانەکەی ناجێگیر بێ واتە دکتۆر بۆ ئەم پێشبینیانەوە و مانگیرانەکە واتە جێگیر و هەرچیەک بڵێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەشە بڵێ ڕاستە چونکە چۆن ناجێگیر وەکو خێزانێکی ناجێگیر وایە خێزانێکی ناجێگیر مناڵی ناجێگیر دروستەکە مناڵی ناجێگیر دروستەکانی توێنی ئەو سکیمایانەی بەرزە مەسان بۆ مناڵێ مەسانان کە لە خێزانێکی ناجێگیرایە یە لەگەڵ مەسان بڵێن مناڵ دایک و باوکی گرنگی پێنادەن ئەمجا دێ مەسەرەن درۆکە چزانم بۆ خۆی بپارێزێ درۆکە فێرە درۆ بێ فێرە ئەنوا ئشتە بێ ینی بڵێن ئەمە لێرە ئەو سکیمایانەی بەرزە بێتەوە و بڵێن ئەمە زمینە فراهەمەکە کە کاتێکە گەورە بێ بە دوای شتی خەیاڵاتیەوە مەزان بۆ کەسێک بیرفەت بڵێن سکیمایەکمان تارمایەکمانەیە پیاڵێن ئێستحقاق ینی خۆ بە لەسەر حەق زانین ئەم خۆ بە لەسەر حەق زانینە لە هینی ئێمە یەکجار زۆرە یعنی هەمومان یەک مەسئولەت هەڵناگرین دوو هەوڵە دەین بڵێن خۆمان زۆر لەسەر حەقە ینی مەسەرەن بڵێن خۆمان زۆر مەسەرەن ئێسکانی ئێوە لەم ئیدارە ئیشەکەن برپەس ئیشەکەت بڕاوەتەوە تۆ مەسەرەن ئیشەکەی تۆ بای ئەو 1000 دینارە ئەو 1000 دینار و مانگانە ئادەنێ بەردەوام دی خۆت بەراورد دەکەی لەگەڵ لەکێکی کای بێوە بەتەواوی ئەو بناسی ئەوم باسی گشتیەکەم نەبینڵ ئەو بۆچی ئەو نەوەرەگرم من بۆچی ئەو نەوەرەگرم ڕاستە من لێرە نەعەداڵەت تووشانەمە دەورە بینێ بەس لێرە خودی شەخسەکە زۆرتر دەورە بینێت چونکە ئازارە کێشە بەهۆی ئەمەوە ئازارەی دەرهاوێژەشتی ترەکە ئەوەکانە کەسانە تر دێن لێرە ئیسستەقلالی ئەو شتاکەن مەسەرەن دێن دڵنەوەیە دەنەوە ئەڵێن ئەمە ئاوادی ئەو پێشبین و بۆکەین ینی بە شێوازی بە شوێکی گشتی بۆ دەرونی تاچی ئێمە گرنگی بە پێشبینی خراپەکانیان نەک پێچەوانەکەی ئەمە کللتورە بۆ ئێمە ماوەتەوە کللتورە بارزەکەم چیە بەڵێ دووشت دەناو لە مشتەمە ئێمە گەشاکە لەگەڵ ئەم سکیمایانە لەگەڵم چارمانە جفریۆنگە دووشت لەناو ئینی ئێمە گەشاکە ئێکێ دوو نەخۆشی مازۆخیسم و سادیسم بەڕێژە نەک بڵێن بگاتە حاڵەتی نەخۆشی حاڵەتی نەخۆشیە بەس حاڵەتی درێژەیە نە دیاردەیە چێش لە ئازاردانی خۆی بینێ حەزیرێ خۆی ئازار بە یان حەزیرێ ئەوی تر ئازار بە ئەمە لەگەڵ ئەو سکیمایانە بەهۆی ناجێگیربوونی خێزانەکانەوە بەهۆی ناجێگیربوونی ناوچەکە و ناجێگیربوونی خێزانەکانەوە مەدێتە ئاراوە من پرسیاری ئەوم کرد تاچی دەرونی ئەمە بەردەوام گرنگی و بایەق بە پێشبینی خراپەکانیان نەک پێچەوانەکەی ئەمە کللتورە بۆ ئێمە ماوەتەوە تۆ بەڕستان ئاماژەتان بۆ کرد کە دوو جۆر نەخۆشی هەیە
بڵێن نەک نەخۆشی بەڵام بەشتا نەگەشتۆ بە نەخۆشی بەڵام بڵێن سەرەتاکانی و نەخۆشیەیە یەکێ چێش لەوا بینە کە خۆی ئازارەدا ئەمە یەکێ لە هینەکانی چێش لەوا بینی خەڵکی تر ئازار بە پێشبینی خرائی بۆکە ئەم حاڵەتی هەیە لە هەمان کاتیشە هەوڵەدا واقع بین بیت لە هی نەترسێ چونکە ئەو نە بڵێن شتی خراپ بە سریاتوە گەشتبینی لە ناخیان نەماوێنە بڵێن ئەو گەشتبینە ناخە زۆر لاواز بووە و ئەوەیە یەک شتی تیشەیە مەسەنەن ئەمە لەنەوە دکتۆرەکانیشە زۆر باوە بچی بۆ دکتۆرەکە حاڵەتی نەخۆشەکە زۆر خراپ بێ ینی بە جۆرە تێدەگەێنە کام کەس ئەمرێ بەڵام لە کۆتاییە ئەگەر نەمرد تێگەی گلەی نایەتە سەری ئەگەر نەمرد ئەوە براوەیە ینی ڕزگاری کردووە ئەگەر مردیش گلەی نایەتە سەریە ئالە لە تەنانە لەوێش هینە جواب بهاتەوە ینی بەخاتری چییە بەخاتیەوەی بڵێن توانایەکانمان لاوازە بەخات بەخاتیەوە منتەقی کە تێککەوتوین و ناوچەی کە تێککەوتوین و هەم بڵێن ئەوەیە کە بڵێن ئەو شتە لە ناخمانە گەورە بووە کە چێش دەوا بینین کە خۆمان ئازار بین باش مامۆستا لەو کۆنگرە ڕۆژنامەوانیەوە پرسیارێک هاتە مێشکم پێم خۆشە بیکەم لە ساڵی ڕابردوواتە ساڵی 2025 ئەو لافاوە ڕۆیاوە بۆ هۆیەوەی کە قوربانی لێ بکێتەوە چەندین زەرەر و زیانی تر هیچ ئەمە چ پەیوەندێکی بەگردوونەوە هەیە ئەم ڕووداوە پێشبینی دەکرێتەوە ئەم ساڵ هیچ ڕووداوێکی پێشبینی ناکرێت باران وەمانە بۆ شێوازە پێشبینی ناکرێت چونکە بە شێوازی زۆر هینە بڵین پەیوەندی بەکارە زۆر زۆر عشواییە ینی مەسەن تۆ توانی لە چەند ڕۆژ پێشترەوە پێشبینی بکەیت هەورە بڵێن ئەو هەورە هەنە بارودۆخەیەکە بۆی باران ببارێ بەڵام لە هەمان کاتە بڕە لافاوە کرێ پێشبینی بکرێ بەڵام لافا و کەمتر زیانەگەیەنێ بە مەرجێ دەستکاری سروشت نەکراوێ دەستکاری بەشێکی زۆریەوەی کە مەسەرەن هەم ساڵانی پێشوو لە هەولێر ڕوویدا ساڵ لە چەمان ڕوویدا بەهۆی دەستکاریکردنی ڕێڕەوی میلیۆنان ساڵەیە کە سروشت خۆی دروستی کردووە دروست بە شێوەی میلیۆنان ساڵ ڕێڕەوی ئاوی دروست کردووە ڕێڕەوی هینی دروست کردووە ماوەیەکی زۆری پێێت بڵێن 40 ساڵ 50 ساعت ماشاکە ئەو ڕێرەوە هەر ئاوی پیاناڕوە یەکێک لەوێ خانوو دروستەکە بەس ئەو ڕێرەوە بە میلیۆنها ساڵ دروست کراوە نەک بە 40 ساڵ 50 ساڵ ئەوەیە کە ڕوایەت و ئەو شتانە ڕوایە ئەمە ئەکرێ پێشبینیەوە بکەیت ئاکرێ پێشبینیەوە بکەیت کە کاکە تۆ مەسەلا توانێت پێشبینی بکەیت مەسەلەن ئەگەر هەر ئاوا بڕوە فەزای سەوز لە سلێمانیا کەم بێ با سەرنجان بە گەشەی بڵێن دانیشتوان نەخۆشیە هینەکان زۆرە بێ نەخۆشیانە کە پەیوەندی بە سیەوە هەیە کەوا چی ئەمە پێشبینیەکی باشە کە تۆ چی هەوڵ بەی فەزای سەوز زۆرکەی بەڵێ بەس ئەو بەلامەوە زۆر گرنگ بوو کە بەشێک لە کەشناسان سەرەتای وەرزی پاییز ئەڵەن ئەم زستانە زۆر باراناویە بێ و زۆر بەفراوی بەشێکی تری ژەڵەن نەخێر ئەمە ڕاست نییە و بە هیچ شێوەیەک بەفروباران نابارە یاخود دووبارە ساڵێکی هەردووکی هەڵەیە بۆ سەبارەت بە بەفروباران و سەبارەت بە کەشوهەوە هەردووکی هەڵەیە ئێمەزانی بەفروباران چۆن دروستە بێ ئەوەیە کە تۆ خۆر ئەدا لە دەریا هەڵم هەڵەسێ ئەم هەڵماڕۆتە سەرەوە لەوێ ئەبێ بە هەور ئەم هەورە بە پێی گۆڕانی پلەی گەرمین لە شوێنێکە کە چڕەبێتەوە ئەبێ بە بارانیا بە بەفریا بە تەرزە یامە هەر شۆرێکیکە و ئەمە زۆر عشواییە و بەندە لەسەر وەک ئاماژەم پێدا بەندە لەسەر ئەو تەقینەوە ئەتۆمیانە ناوچیانە کە لە ناو خۆرە ڕۆیە ئەو تەقینەوانە زۆر عشوای ڕۆیە و پلەی گەرمی ئەو بەرز نزم کرد تۆزێکی پلەی گەرمیە بە بەهۆی ئەوەکە ینی بڵێن باران بباریان نەبارێ ئەوەی پێشبینی ناکرێت بەێستی باشە دکتۆر ئەستێرەکان یان بڵێن تەنە گەڕۆکەکان لە شارستانێتە کۆنەکاندا چۆن هەڵسەنگاندنیان بۆ کراوە یاخود چۆن خوێندنەوەیان بۆ کراوە ئەنە خوا بوون ینی مەسەلەن تۆ حەوڕۆژ هەفتە وانە ئەم ژماری حوتە زۆر هینە زۆر هەیە ینی حەورە حەوڕۆژە هەفتە هەر بڕۆ زۆر هەیە لە زۆر شوێنەوە حوتە بینی ئەم حوتە نیگەڕۆکی ئاسمانە خۆرە مانگە ئەو پێنج هەسارەیە کە نزیکن لە ئێمە ئەنی مەسەنەن مەریخ و زوحەل و مشتری و ئەم دوانەکەی لەم لامانەوەن بڵێن زۆهرە و قوتارەت ئەم پێنجدانێ ئەمە پێنجەوە دوو ئەوە حوت داێتە هەر بەپێی قەبیلە هەبوو خوایە کرد بە هینی خۆی هین خۆیە کرد بە خوای خۆی و قەبیلە بەهێزەکە بوو یانی مانگیە کرد یان ئەوەکانی تر ینی قەبیلە داماوەکەم سەرەن شتێکی قەبیلە شەڕانی مەسەلەن
مارسیە کرد چونکە مارسینە بڵێن سوورە حاڵەتی شەڕی هەیە ئەمە بڵێن ئەم حوت ئاوەتەکانی لە بنی بنەوەی شتی تر هەبوو بەخێتە ئاترە هاتن بە پێی ئەم هینانە هینیان بۆ کرد ینی ئەفسانیان بۆ هۆنیەوە ئەم خوانە لە شەڕەکانی خۆیان بەشداریان نەکرد بەڵام هەموو ئەمانە لە سەردەمی گالیلە بەدووە و هەرکەم پێشەکانێکی بوو بەسەرە هاتن هەر ئەسێرێکیانەدا بە یەکێک یەکا چارەنووسی خۆی بەس بە ئەسێریەکەوە بە هەسارەیەکەوە بەڵام لە سەردەمی گالیلە هەموو ئەمانە گۆڕە بەڵێ چونکە هەموو ئەمانە بەند و لەسەر ئەوە کە زەوی شوێنێکی زۆر تایبەتە باشە بە دەرکۆ زەوی شوێنێکی تایبەت نییە وەختە گالیلۆ بەهین بە تەلسکۆپ مانگەکانی مشتری بینی و لەوێ شتێکی تر کەشف بوو کەیتر تێڕوانینەکان بۆ ئاسمان و بۆ هین گۆڕانکاری نەکرد بۆ ئاسمان هەر بە عام بۆ علم گۆڕانکاری زۆر بەسەرا علم گۆڕا علم لە شتێکی ئەزمموی هەروە هەڕەمەکیەوە بووە بەشێ لە فەلسفەی سروشتی مێتۆدی بۆ دانرا پێشبینیە کرا پێشبینیەکە ئەبووە تاقی بکرایەتەوە ئالێرەوە بووکەیتر بڵێن گۆڕانکاری گەورە بەسەر بیرکردنەوەی مرۆڤ هات تەکنەلۆژیا هاتە ئاراوە و ئێستەکانی ئێمە لێرە دانیشتوین لە شاشەیەکەوە بە هەموو دنیا بڵاوە بینەوە هەمووی لۆ بیرکردنەوە لەو تەلیسکۆپۆ هات کە بڵێن گالیلۆ گرتی ئاسمان بەڵێنی لەو کۆڤەڵەپڕی کەنەوە دکتۆر ببوورە کاتمان نەماوە دوا پرسیار لەکەم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە بورجەکان هیچ بنەمایەکی زانستیان هەیە بۆ هاوڵاتیان زۆربەی کات پشت بە پێشبینی بورجەکانە بەستن بە بنەمای زانستی بە شێوەی سکیماکان یان تارمایەکانی یۆنگ هەیەی یعنی تۆ توانی بەپێ ئەوە بڵێن حاڵ و وەزعی ئەو کەسە نەک بەپێی بورجەکە خۆی ئەو برجانە بۆ جوانکردنی هینەکە هێنی ینی تێکستەکەت نووسینەکە دەهێنی بەڵام بەپێی هینەکانی بڵێن ئەو ئەگە زانیت تاقیکردنەوەیەکی سکیماییە گە لەگەڵ کەسێکا بیکەی وەرە تاکردنەوە سکیمایە بۆ دەرەکەوێ ناخی ئەم کەسە چییە ئەودا بەپێی ناخی ئەوە ئەتوانی مەسەلەن پێشبینی بۆ بکەی و ئەوەیە کە بەپێی ئەو هینە بەپێی ئەو نەخشەکە لە ناخی ئەو کەسە دەرتەکەوێت لەو هەشت سکیمان دەستەکەوێت ئەو کات ینی شتەکانە ڕاست دەرەچی کەوتێکە پێشبینی بۆکە ئەڵێ تۆ چونکە یەکی شتێکی زۆر گرنگیشە لێرە ئەوە هەیە ناوی پێشبینی دقیق بکەیت بەس بێژنی بە حاڵ و وەزعەکەی کە بە چی دڵی خۆشە بێ ئەم کەسە بە چی دڵی خۆشە بێ کە تۆ تارمایەکان بینی تێگەی کەمە بە چی دڵی خۆشە بێ و ئەوەیە کە لەوێ ئەتوانی بڵێ پێشبینی ئەداهاتویشی بکەیت بەڵام بە بەو وشانەکە مەتاتین دقیق نین کات گرنگترینش لێراوەیە کات و ژمارە دیاری نەکەی کە ژمارەت نەوت ئەمدا هەرچێک و درستە ئەوەیە جیاوازی علم و ناعلم لە علمە تۆ بە ژمارە قساکەی و ژمارەکە ئەکرێتی تاقی بکرێتەوە و پێشبینەکەت بڵێن ڕاست دەرەچێ یان هەڵە دەرەچێ بەڵام کە ژمارە بە ژمارە قسەت نەکردیتە هەرچیە بڵێ بە ڕێژەیە درستە کاتە برجەکان دکتۆر هیچ بنەمایەکی نییە بنەمەکە ئەوەیە کاردم کردی دەرەنجامە بە شێوەی ئەفسانەی لە کۆنەوە هاتووە باشە بەڵام ئێستا ئەڵم تاسیری هەیە باش بۆچی تاسیری هەیە چونکە بۆ پشتە بەستێ لەسەر کامانە تاسیری هەیە لەسەر ئەو کەسانە تاسیری هەیە کە سکیمایان لەگەڵایە یان بڵێن هەشدە سکیماکەیان بەرزە و ئەتوانی ینی بە شێوازێ بە قسەکانە تاسیریان لەسەردا بنەی دڵیان خۆش بکەیت یا دڵیان ناخۆش بکەی هەردووکەکرێت باشە مامۆستا چەنوتمان کۆتا پرسیار بەڵام پاشگەز بینەوە بڵێ ئەمە بزانم بۆ ساڵی 2026 چ پێشبینیەک هەیە چ ڕووداوێک هەیە ڕووباگ ڕووداوێکی گردوونی ڕووداوی گردونی کە وەروەیە ئەو دوودانە خۆرجی وەکو ساڵانی پێشووی تر ئەو خۆرجیران و ماگیران ڕوونادان ساڵ دوودانە ڕوەدانە مانگی هەشتا بۆ شێوەی پارچەی ڕوەدەن تۆزەکە بینی ینی زۆر هین نییە باڵێ بەس تر ئەوەیە کە بەسەرەن تۆ بەداخەوە یانی بڵێن ئەم بارودۆخەکە بە شێوازێکە کە ئەتوانین بڵێن گەرمبوونی زەوی بەرزترە بێتەوە پلەی گەرمی بەرزترە بێتەوە و ئەمان بە بەرەو توانەوەی سەهۆڵەکان و ئەوەیە لەوانەیە لە نەک ئیمساڵ بەڵام زەمینە ئەنی ئەو پرۆسە بەردەوامە بێ ئەو پرۆسە بەردەوامە بێ کە زەوی گەرمترە بێ و ژیان لە وڵاتانەی کە لەسەر دەریاکانان زیاترەکەوێتە مەترسیەوە. دکتۆر حسێن ڕابی مامۆستای زانکۆ ڕۆژنامەنووسی زانستی سوپاس لە ستۆدیۆ لەگەڵ ما بوون سەرکەوتوو بنەوە کەمیشە. سپاس دەکەم بژیت. سپاس مامۆستاگیان.